بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئامادەبوانی خۆشەویست، میوانانی ئازیزی ڕاگەاندنی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بەیانیتان باش. بەڕێزان، ئەم ڕۆژەی هەموو ساڵێک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە و بە یەکێک لە بۆنە نێودەوڵەتەکان دانرێ کە دیاریکردنی ڕۆژێکە بۆ شیارکردنەوەی کۆی خەڵک سەبارەت بە دۆزێکی گرنگ و بە مەبەستی ئاراستەکردنی ئیرادەی سیاسی و گشت تواناکان بۆ چارەسەرکردنی کێشەیەکی جیهانی قوڵ کە بەرۆکی مرۆڤایەتی گرتووە و ڕەهەندێکی کۆمەڵایەتی و فەرهەنگی و بگرە سیاسیشی هەیە. وەڕاستەوخۆ پەیوەستە بە پەیوەندی نابەرابەری نێوان ژنان و پیاوان کە لەسەر جیاکاری جۆری کۆمەڵایەتی بنیادنراوە و کارلێکی لەگەڵەکا و دوجاریش وەک کێشەیەکی کۆمەڵایەتی گشتگیر خۆی وێناکە و کاردانەوەی لەسەر کۆی کۆمەڵگە و خێزان و مناڵانی ژەبێ. بۆیە ئاراستەکردنی گشتواناکان بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان ئەرکێکی سیاسی و یاسایی و ئەخلاقیە، بە تایبەت کە لە هەرێمی کوردستان ساڵانە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ڕاگەێنرێت و چ لەسەر ئاستی حکومی و چ لەسەر ئاستی ڕێکخراوەکان و مێدیا جۆرێک لە شارەزایی بۆ ئەم جۆرە بەرەنگاربوونەوەیە دروست بووە. بەڵام بەداخەوە لەگەڵەوەش ژمارەیە کچ و ژنانەی لە 2010 کوژراون یان خۆیان کوشتووە یان پاڵنەرێک هەبووە بۆ خۆ کوشتنیان لە 1000 ژن نزیک بووەتەوە. ئەم ژمارەیە ژمارەیەکی هێندە ترسناکە کە پێویستە هەمومان لە ئاستیا هەڵوەستەی جددی بکەین و بزانین لەکوێدا لە ئاستی قەبارەی کێشەکەدا مامەڵەمان نەکردووە یان کەرەستە و میکانیزم و چالاکی بەکارهێنرا و هێندە کاران نەبووە کە بربەتە نەسەندنی حاڵەتەکان بگرێ. هاوکات جگە لە کوشتن، جۆرەکانی تری توندوتیژی ڕاگەێنرا و ڕانەگەێنرا و ئاشکراکرا و ئاشکرانەکرا و لەسەر ئاستی تاک و خێزان و کۆمەڵگاش هێشتا بە شێوەیەکی بەربڵاو بوونی هەیە. بۆیە ئەرکی یاسایی و ئەخلاقی دامەزراوە فەرمیەکان و ڕێکخراوەکان و میدیا و تاک و کۆمەڵگەشە کە ڕۆڵی خۆی لە بەرەنگاربوونەوەی گشت جۆرەکانی توندوتیژی بگێڕێ و خۆی بۆ استراتیژێکی نیشتیمانی و دوورمەودا لە بری هەڵمەتی ساڵانە ساز بدا. لەو ڕوانگەیەوە پێمان وایە ئەرکی ئێمە لە پەرلەمانی کوردستان ڕەخساندنی باشترین هەلومەرجی یاساییە بۆ دامەزراوەکانی بواری ژنان بە تایبەت ئەنجومەنی باڵای کاروباری خانمان کە دەبێ وەک هەر دەستە و ئەنجومەنێکی تری بوارە جیاوازەکان یاسایەکی تایبەت بە خۆی هەبێت و کاروبار و پەیکەر و دەستڕۆیەکانی دیاری بکرێ و وابەستەی یەکێک لە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکرێ. هاوکات دەبێ یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ژمارە 8 ساڵی 2011 بە جۆرێک هەموار بکرێ کە لە ئاستی پێویستی ئەو دامەزراوە فەرمیانە بێ کە ئەرکی جێبەجێکردنی یاساکەیان لە ئەستۆیە و بە ئاشکرا باس لە کەم و کوڕیەکانی دەکەن و هاوکات دەبێ لە ئاستی خواستی ژنان و ئازادی خوازانی هەرێمەکەشمانە بێ، چونکە ئەوە زیاتر لە 8 ساڵە جێبەجێ دەکرێ و کەم و کوڕی و کەلێنەکانی لە بواری پراکتیکی و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی بەڕوونی وە دەرکەوتون. خۆگەر بمانەوێ ئامانجی دانانی ئەو ڕۆژە جیهانیە لە ئاراستەکردنی ئیرادەی سیاسی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی بێتە دی، ئەوە گرنگە پێگەی ژنان لە نێو دەسەڵاتە دەستوریەکان و حیزبە سیاسیەکان و ناوەندەکانی دروستکردنی بڕیار بە یاسا بەهێز بکەین. ئەمەش تەنها و کاتە بەرجەستە دەبێ کە سیستمی کۆتا لە یاسای حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان ژمارە 7 ساڵی 1993 هەموارکرا و یاسای کۆمەڵەکانی هەرێمی کوردستان ژمارە 18 ساڵی 1993 هەموارکرا و یاسای ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان ژمارە 15 ساڵی 2001 و یاسای ئەنجومەنی وەزیران و دەستە سەربەخۆکان بچەسپێنین و بە پرینسیپی جاکاری ئەرێنی بۆ قۆناغی ڕاگوزەر ژنانیش پشت بەس بە یاسا دەرفەتی خۆیان وەربگرن.
ئەو کات ئەگەر ئاراستەکانی ئیرادەی سیاسی ئەو کات ئەگەرەکانی ئاراستەکردنی ئیرادەی سیاسی لە بەرژەوەندی ژنان زیاتر دەبێ. هاوشان لەگەڵ تەواوی ئەو پیاوانەی کە لەناو حیزبەکان و دامەزراوە فەرمیەکانی هەرێم وەک کێشە و دۆزی کۆمەڵایەتی لە کێشەی ژنان دەڕوانن، دەتوانین بە ئیرادە و استراتیژ و پلانی باشتر و بەهێزتر ڕوبەڕووی تونوتیژی دژ بە ژنان ببینەوە. ئامادەبوانی ئازیز، لە کەس شاراوە نییە کە خراپترین دۆخ بۆ ژن دۆخی جەنگە، چونکە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ توندوتیژی چەندین هێندە لە دۆخی ئاسایی زیاترە بێ. زەقترین و نزیکترین نمونەش ژنان و کچانی سەربەرزی ئێزیدین کە جگە لەوەی وەک مرۆڤ وەک هەڵگری بیر و باوەڕێکی ئاینی جیاواز بوونە قوربانی هێرش و پەلاماری دڕندانەی داعش، هاوکات ژنبوونیش کارەساتەکەی لەسەرکردن بە چەند هێندە و لەگەڵ پەلاماری دڕندانەی پیاوانی نەخۆش و شەهوەتبازی داعشی ڕوبەڕوو بوون و لە دەرەوەی خواست و ئیرادەی خۆیان لە بازاڕەکانی کڕین و فرۆشتنی کۆی لە مامەڵەیان پێوەکرا. لە ئێستاشا بەشێکیان چارەنووسیان نادیارە و ئەوانەشی کە گەڕاونەتەوە هێشتا بە ئازاری ئەو برینە جەستەی و دەرونیانەوە دەناڵێنن کە لە ئەنجامی پەلاماردانیان تووشی هاتوون. هێشتا لە ئۆردوگا و کەمپەکان لە دۆخێکی نائاراما ژیانە گوزەرێنن. بۆیە داوا لە نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە مرۆییەکان و حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری دەستڕۆییەکانی خۆی دەکەین کە هەرچی زووترە شەنگال و گوندەکانی دەوروبەری ئاوەدان بکەنەوە و زەمینەی گەڕانەوەی دانیشتوانەکەی لە ڕووی ئەمنی و سەربازی و خزمەتگوزاریەوە بڕەخسێنن بۆ ئەوەی ژنان و کچانی ئێزیدی لانی کەم بە گەڕانەوە بۆ زێدی خۆیان بەشێک لە برینەکانیان ساڕێژ بێ و هاوکات دەرفەتی چارەسەرکردنیان لە ڕووی دەرونی و بەهێزکردنی توانەکانیان بڕەخسێ. چکە و دۆخەی بەسەر ئەوان و ئەو ژن و کچانە هاتووە دەهێنێ کە زۆر تایبەت مامەڵەیان لەگەڵ بکرێ و کەیسەکەشیان لە گشت ڕوویەکەوە یارای ئەولەویەت پێدانە. لە کۆتایی ئەمەوێ بڵێم ئێمە لە پەرلەمانی کوردستان لە سنووری دەستڕۆییەکانی خۆمان لە بواری یاسادانان و چاودێریکردن خۆمان بە بەرپرس دەزانین بەرامبەر هەر ڕووداوێکی توندوتیژی دژی ژنان ئەگەر هۆکارەکەی بۆشایی یاسایی یان کەموکوڕی یاسایی بێت لە یاسا بەرکارەکان، وەک چۆن لێژنە تایبەتمەندەکان خۆیان بە بەرپرس دەزانن لە ئەرکی چاودێریکردنی جێبەجێکردنی یاسای ژمارە 8 ساڵی 2011 و هەر یاسایەکی بەرکار کە لە بەرژەوەندی ژنان بێت و ئەرکی جێبەجێکردنی لە ئەستۆی دامەزراوەکانی تردا بێ. هیوای سەرکەوتن بۆ هەڵمەتەکەتان دەخوازم و دووبارە ڕێز و حرمەتمان قبول بفەرن و وڵات ئاوەدان. زۆر سوپاس.